ژوانباقی گەنجێکی شێوەکارە با توانە و لەهاتووی خۆی و خولیایی بۆ هونەر وای کردووە چەندین کاری هونەری ناوازەی هەبێت و بەشداری چەندین پێشانگای هاوبەشی کردووە لە ناوخۆ و دەرەوەی هەرێم. جگەلەوەش ڕێخەری چەندین چالاکی هونەری و سەرپەرشتی گشتی بووە. ئەم خانمە شێوەکارە لە ساڵیادی دامەزراندنی دەستگای میدیای کوردسات بە تابلۆیەکی هونەری ناوازە پیرۆزبایی خۆی ئاڕاستەی ئیداری دەستگاکە کرد. پیرۆزبایی 24مین ساڵیادی کورسات لە بەڕێستان و تەواوی کارمەندانی کارمەندە دڵسۆزەکانی کورسات وە لە دادەهێڕۆ لە دادەشاناس پیرۆز بێت لە هونەرمەندان و سەرجەم ئەو بوارانێک کە کورسات خزمەتی پێگەیاندون. بێگومان هەمیشە کورسات ڕۆڵی گرنگی خۆی هەبووە. من وەکو گەنجێک وەکو هونەرمەندێک دەستیان دیار بۆ کورسات لە ئیشەکانماوە هەمیشە بەدەم کارە هونەریەکانەوە بوون، گرنگی و بایەخی زۆریان پێداوە. هیوادارم هەمیشە سەنگی خۆی بهێڵێتەوە و هەمیشە لە لووتکەیە بێت. دادەشاناز و دادەهێرۆ بێگومان کە لە سەرەتاوە دادەهێرۆ کە ڕۆڵی گرنگی هەبووە لە خزمەتکردن بە گەنجان و بە تایبەت ئافرەتان و چینی هونەرمەندان جێشانازیە کە من بتوانم تابلۆیەکی بکێشم و پێشکەشی ئەو دەستگایشی کەم کە خۆی دامەزرێنەری بووە. و شانازخانیش کە ئێستا ڕێچکەکەی دادەهێرۆی گرتووە، دوو خانمی سەنگین، دوو خانمی بوێر، دوو خانم کە سەرمەشقی خانمانی کورد بوون جێشانازی هەمومانن و بە خۆشحاڵیەوە خۆشەویستی مەشقم بۆ ئەو خاتونە بۆ ئەو دوو خاتونەوە بۆ کار و چالاکیەکانیان بۆ دڵسۆزیان بەرامبەر بە کورد بەرامبەر بە هەموو کایەکانی ژیان لە کوردستان وای لێکردم کە ئەم تابلۆیە بکێشم. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئەم تابلۆیم پێشکەشی دەستگای میدیای کورسات کردووە.